وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان فێستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانە سازەکات ڕۆژی شەممە واتە ئەمڕۆکات دەیبیانی. مەراسیمەکە لە هۆڵی هۆتێل ڕامادا بە چەند چالاکیەک دەست پێکات و دواتر فێستیڤاڵەکە بۆ ماوەی هەفتەیەک لە کتێبخانەی گشتی بەردەوامیە بێت. بۆ قسەکردن لەسەر فێستیڤاڵەکە و تەواوی چالاکیەکان میوانداری بەڕێز جوانە لەتیف جێگری بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانیمان کردووە. جوانە خان بەخێر بێ. سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاسانەکەم. جوانە خانەمێ لە سەرەتاوەوە دەست پێ بکەم ئامانج لە فێستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانە چییە؟ ڕاستەکەی دەست خۆش بێت ئێمانتان بانگەش کردو و هەڵبەت پرساتی سپۆنسەری ئیشەکانمان بووە دەستان خۆش بێت دووبارە. ئێمە ئامانجی ئێمە سەرەکی لەم فیستیڤاڵەیە ئاشکردنەوەی خوێنەر لەگە کتێبخانەدا لەگە کتێبدا. هەڵبەتە ئێوە دەزانن ئێمە چەند چالاکیەکی ساڵانە بەردەوامی بۆ بزان سلێمانی کتێبخانەی سلێمانی پێشەنگە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە بەردەوام گوێنەدا بە هیچ قەیرانێک و بە هیچ بڕێی پاپشتێک ئیشی خۆی کردووە. بەڵام لە ئێستاە بۆ ئەم چالاکی و فیستیڤاڵە بە پاڵپشتی وەزیری ڕۆشنبیری بووە کە توانیمانە ئامانجی خۆمان بپێکین بۆ ئاشکردنەوەی خوێنەرەکانمان لەگەڵ کتێبخانەدا. بەڵێ جوانە خان بیرۆکەی فێستیڤاڵەکە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بیرۆکە بەڵێ بیرۆکەکە لەوە سەرچاوی گرتووە ئێمە چەند ساڵێک یعنی ئێمە چوارەم فیستیڤاڵەکە بە گەورەی ئەیکەین پێشتر پێشەنگای کتێب و ئەوانەمان کردو ینی لە شارۆچکەکاندا چەند ساڵێکە خەریکی ئەوەین کە وەکو باسم کرد خوێنەر بینینەوە ناو کتێبخانە ناو ڕۆشنبیری لەوە سەرچاوی گرتووە کە بتوانین خوێنەرانی کە دوورکەوتونەتەوە لە ناو ئاستی معریفە و خوێندنەوە بیان هێنینەوە ناو کتێب و ناو کتێبخانەکان. بەڵێ جوانە خان ئاستەنگەکانی بەردەم ئەم فێستیڤاڵە چییە؟ بە شێوەیەکی گشتی قەیرانی ئابووری بەڵێ هەڵبەت ئێوەش ئاستەنگدان هاتووە بەتاکید خۆتە زانیت هەر فیستیڤاڵێک هەر کارێکە دەستی کاری ئەەکەیت و ئەچی بۆی پلانی بۆدا ئەنی ئەبێ بودجێکی لە پشتەوە بێت پارێکی بۆ تەرخان کرابێ ئێمە بە کەمترین پارە بە کەمترین ماوە ماندووبوونێکی زۆر ستافێکی زۆر و ماندوو توانیمانە ئەم فیستیڤاڵە جێبەجێ بکەین و ئامادەی بکەین کە کۆمەڵێک کاری جوانیش لە خۆی دەگرێت. بەڵێ جوانە خانجگە لە پێشەگای کتێب فێستیڤاڵەکە چەند چالاکیێکی تریش لە خۆوەگرێت ئایا ئەوانیش پەیوەستن بە دنیای کتێبەوە؟ بەتەکید ئێمە بیرمان لەوە کردوێتەوە کە تەنها فیستیڤاڵ یاخود هەر پێشەنگایەک هەر پێشەنگای کتێبێت پەیوەست نەبێ بە گەورەکانەوە یا بە گەنجەکانەوە یاخود بە پیرۆ بۆ هەموو بەڵێ فۆتۆگرافی لەگەڵ شێوەکاری هۆڵی سینەما بۆ منداڵان کە هەر لە بەیانی کاتژمێردەوە ئیش دەکا بۆ 6 ئێوارە ئەمانەمان هەیە هەروە بێتەوە کاری دەستی ئەمانش پەیوەندی بە کتێبخانەوە هەیە کە کۆمەڵی خەڵکەیە نەکار بۆ خوێندنەوە یان کاتێکە بەنەسەر لە کتێبخانە کە شوێنەکەی کەوتۆتە شوێنێکی ئەوەوە کە خەڵک بێت کە بێ بچێتە بازار بچێتە شوێنێکی گشتیە یە لەوێش ئیسراحەتی خۆیەکە. بەڵێ جوانە خەم فێستیڤاڵەکە بایەخی بە کتێبی مناڵانیش داوە. ئەم جۆرە چالاکیانە چ کاریگەریەکی لەسەر ئەدەبی مناڵان ئەبێت وەگەزانی بوارێکی هەستیارە و کتێبخانەی کوردی وەک پێویست بایەخی پێ نەداوە؟ وڵای ئێمە لە ئێستاە کارمان لەسەرەوە کردووە ڕۆژانە بەرنامەی خۆمان هەیە بۆ منداڵان ئەو منداڵانەی کە لە خوێندن بڵێن ئەم چەند مانگە ئیسراحەتن لە ماڵەوە وەرزی هاوینە بڵێ بڕێن پار کۆڕێکمان بۆ کردنەوە هەر بۆ زمان و سیمیناری خۆیان تیاکر و ئەوەشمان بیر نەچێت لە فیستیڤاڵەکە کۆڕ و سیمیناری تایە بۆ شاعیر و ئەدەب نووس و ئەمانە کە لە ئێواران بەدەسە 6 ئێوارە یا 7 ئێوارە ئەم کۆڕ و سیمینارەشمان هەیە لەم فیستیڤاڵەیە هەروە بێتەوە بۆ منداڵانیش عینە شت ئەوە بیرمان لەوە کرد هەموو ڕۆژەکانمان
خزمەتی مناڵی تایە کتێب خوێندنەوەی بۆ منداڵ تایە سینەمای تایە بۆ مناڵ یعنی بە دەر لە فیستیڤالەکە ئێمە ئیشمان لەسەر مناڵ کردووە. بەڵێ جوانە خان ئەم چالاکیانە جگە لە کتێب هەر لە ماوەی هەر ڕۆژەکە بەردەوام بێت چالاکیەکانیش چالاکیەکانی تریش بەڵێ هەموو ڕۆژەکان هەر لە کاتژمێرتەوە تا 6 و 7 ئێوارە بەردەوامە بێت پێشانگای کتێب هەوانی کە باسمان کرد بەردەوامی خۆیە بێت بەدەر لە موزیکی شەقاممان بان کردووە بەڵێ تەنها ئەمڕۆیە. جوانە خان دوا پرسیارم باخی ئەم جۆرە فێستیڤالانە لە چیا بەردەسابێت گرنگی و باخی باخەکەی بەڵێ گوک و گرنگیکی زۆری هەیە بۆ ئەم بارودۆخی ئێستا کە خۆتە زانی بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەڵک زۆر دوورکەوتۆتەوە سوشال میدیا بەڵێ هەر لە مناڵەوە گەورە و گەنج و پیر و هەمووی ڕوویکردوتە ئەم تۆڕە کۆمەڵاتەوە کەمترین شتیشی دەستەکەوە ڕوونە ئێمە ڕۆژانە کتێبی تازە چاپەکرێت توێ لە کتێبخانە بڵام بڵاوەکرێتەوە بەڵام لە تۆڕە کۆمەڵاتەکان لەوانەیە کەمترین کتێب کەمترین نووسرا و بڵاوکرێتەوە بەوەش سوودی خۆی نبینێت ئەو سوودی کە لە کتێبەکە هەیە بەدەستەوە ئەیگریت باشترین باەخی هەیە ئێمە وامان کردووە لەم فیستیڤالانە خوێنەر ئاشکەینەوە ینی ڕوونیش دیارە ینی خۆمان ئەیبینین بە چاو کە دوای فیستیڤالەکان دوای پرۆژەکانمان کە ئێمە 20 کتێبخانی دەرەوەی شاریشمان هەیە پار و پێرار ئیشمان لەسەر ئەوکە پرۆژەی چالاکیمان بڵین پێشبڕکێ بوو ئەمان بر لە ناو گەنجەکانە پێشبڕکێمان پێکرد و خەڵات و ڕێزلێرانیشمان ئەیانێ بەڵێ 25 کتێبخانە بوو ینی بڵێم ئەگەر تقریبان 20 کتێبخانیمان بەسەر کردەوە. بەڕێز جوانە لە تیف جێگری بەڕێوەبەری گشتی کتێبخانی سلێمانی سوپاس بۆ سپاسیواکەم سەرکەوتوو زۆر سپاسیواکەم.